ئەو کەسێکی تۆریستە بە ناوی عیسام یاسین عەزیز بە تەکید ئەو کەسە حتا دەژی نەکرێ تاوانی ئەنجام دەدا 3 تاوانی ئەنجامدایە لە 2010 دوو کەسی کوشتە 2010 کەسەشکی کوشتیا لەبەرەوە ئەمە زدی بمە بە یاسا زدی بمە لەسەر ئەو کردەوانەی کەەوە دەیکا ئەمنیش بمە قوربانی لێرە ئەمن دەفڕێنی ئەوەش خینی منە لە 9 2021 لە ساڵی 2021 سعات ئەمە واتە براتم کەسە وایە ئەوە برامە تاوانبار عیسام یاسین عەزیز تاوانبار عیسام یاسین عەزیز لافی کردەوە کەچی وایە ئەسەسەو نییە لە منیدایە نەخێر ئەوە بەخۆمم زندیمە و بە زمانی خۆم دام پێدا دەنێم کە ئەوە لە منیدایە تۆ لە کاتێک کە دەزانین براکەت تاوانبارە بکوژە تۆ دەتەوێت لە دادگاس کا لەسەر تۆمارکەی بۆی براکەت دەرجی بکرێتن بەتەکید یاسا سەروەرە یاسا سەروەرە نانم سەروەر نییە بەڵام ئەوە لێرە پرسیارەکە ئەلێرەیە ئەستا من لێرە ئەو هەموو حیمایە و هەموو چەکدارە هەیە بێم یەکەشی بکوژم و بە ئیسراحەت دەرچم و بڕۆمە بەریتانیا دەبی ئەوە شتێک هەبی دەبی دەستەکرد لە پشتی دەبی کەسێک هاوکارم بکە چێ گولەی لە تۆدا خۆ دڵێ فیشەکەم بەرکەوتویە عیسام براکەت لە تویدا بۆ ئەوەی سکاڵە سەر تۆمار کردیا بەڵێ بە ئەو بەخۆی لە منیدا لێرەدا بەز الحەمدوللا لە تەپیسێکم دەرنەچوو لەوانم دەرچوو وەک خۆ دەڵێ بکوژ ئێستا لەکوێیە چ دەکا لەکوێ دەژی ئەو بکوژە بەخۆی لە ئێستا لە بەرتاندا دەنیشی بەڵام قاچاقچێ لە وڵاتی یۆناندا دەنیشی خۆش بەخۆم زانداریا سامی یاسین عەزیز ئێستا لە وڵاتی یۆنانە بەڵام دەنگۆ هەیە دەڵێن ئێستا ماوەکە بزرە دەڵێن ئێستا لە هەولێرەیە دووبارە هاتیتەوە زانیت یا من نەمردیمە هاتیتەوە بمکوژی براکەت دێتەوە بۆ کوردستان دەگەڕێتەوە هیچ کەسێک لایەنێک لە پشتی ئەو هەیە بەتەکید هەیە ئەگەر نەبی ئەنتەرپۆل لە دوی دەگەڕێ معقولە ئەنتەرپۆل یعنی نەتوانی بیگری معقولە عیسام کەسێکە سەرکردەی ترۆریستەکانە لەگە ئەو 4-5-6 نەفەرەی معقولە ئەوان هەندێکیان ژیرانە بەڵام ئەو ناژیرێ دێو دەکوژی دەڕوا ناژیرێ معقولە دەبی شتەکەبی دەستەکەبی تۆ ئەوەیە لە دادگا کە براکەی خۆت بە تیرۆریست و بکوژ ناودەبێت لە کاتێک کە دەژیر ناکرێتن هەر واقعی وایە نەک بوختانی پێ بکەم تیرۆریستە بەڵێ بە دنیایەوە ئاستێکی باڵادا دەسەڵاتدارە چێوە کە لە پشتی براکەتە کە دەڵێتن بێت بۆ کوردستان بگەڕێتەوە داری لە پشتە برایمە کوڕی بەرپرسی لە پشتە بەڵێ ئەو کوڕە ژیراش لەسەر داوای کوڕە مامەکەم ناویدا بەڵام بەداخەوە بەربوو لە بەردەم دادگاکەوە خۆت دەڵێ دەمەوێت براکەم دەرگیر بکرێتن ئەگەر بێت و دەژێنێک تاوانی زیاتر ئەنجام دەداتن داوا دەکەم عیسام یاسین عەزیز دەژی بکرێت ئەگەر دەژی نەکرێت مەترسیدارە ئەمن ئەو ڕوخسەتانەگە دەکەم احتیمالە ئەمنیش وەکەو قوربانیانە لە ژیاندا نما بماوەشی کورد ئەمنیش بڕۆم چەند کەسانی دیکە وەڵ عاسڵ ئەوە تیرۆریستە دانانیش حتا نەژیرێ تۆ هەڕەشت لەسەرە بەتەکید بە دنیاوەگە هەڕەشان لەسەر نەبی کۆ من ئەو قسانەکەم نەگەم من چەندەها کەسانی بێتاوان کەش